بەڕێزی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان پێشبینی دەکرێت ناوەڕاستیە مانگە پرۆژه یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2023-24-25 لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێت بەڵام هێشتا پشکی کورد ناکۆکی لەسرە بەتایبەت لە بینی پارتویەکێتیش ناکۆکی دروست بووە ئەم ناکۆکیانەی کە لە بینی پارتویەکێتی لە کوردستان ڕنگدان و لەسەر بەغداشە بووە زانیاریەکان لە میدیاکان باز دەکەن وەفدەیەکی کێتی لە بەغدا بۆ بۆی کە پشکی سلێمانی جا بکرێتەوە لە پشکی هەولێر و ڕاستەوخۆ بۆ سلێمانی بنێتێت لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین کە یاسای بودجێ عێراق پەسەند دەکرێت و دەکەوێت تا بواری جێبەجێکردنەوە و ئایا بەغداد مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکان دەکات و بۆچی تاکو ئێستا شەنادەین و تێرێم دوای زیاتر لە 35 ڕۆژ لە ڕاگررتنی بۆ دەستی پێ نەکردەوەتەوە و ئایا دوای پەسەندکردنی یاسای بودجێ عێراق موچە خۆران لە هەرێم و پرسی سوتەمەنی هاوتای عێراق دەکرێت لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق قسە لەسەرم پرسانە دەکەین کاک دکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجێ کراوە لە پەرلەمانی عێراق پێشبینی دەکەن کەی پرۆژەکە پەسەند بکرێەوە کەی بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە جنابتان کاک حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئەسمانی پەیام وەکو هەموو لە یەک دەزانین بەپێی یاسای ئیدارەی مالی و بەپێی ئەو عورفە ئیداری کە لە وڵاتدا هەیە پێویستە یاسای بودجە هەموو ساڵێک لە تا ناوەڕاستی مانجی تشرینی یەکەم بگاتە پەرلەمان یعنی مەفروزە لە ناوەڕاستی مانجی زیاتر دوانەکەوێت بۆ ئەوەی لە پەرلەمانیش مەجالێک هەبێت ماوەی مانجێک دوو مانگ تا گفتوگۆی لەسەر دەکرێت و دەنجی لەسەر دەدرێ و لە هەموو حاڵەتەکان پێویستە پێش کۆتایی هاتنی ساڵ بودجە ئامادە بێ و دەنجی لەسەر درابێ بەڵام زۆر بەداخەوە هەموو ساڵێک یان ئەو ساڵانەی کە بودجەی تیادا هەبووە دەبینین بودجە لە کاتی خۆی نهاتۆتە پەرلەمان و لە کاتی خۆشیدا دەنجی لەسەر نەدراوە بەڵکو زۆر دواکەوتووە یانیش وا بووە چەندین جار کە ئەسڵەن ئەو ساڵە تێپەڕیوە هەر بودجە نەبووە یعنی ئەمە بینیمان کە ساڵانێک لە عێراق لە دوای 2023ەوە تێپەڕیوە بێ ئەوەی کە وڵات بودجێ هەبێ بەڵکو احتیمالی کردوتە سەر بودجەی ساڵی پێشەخۆی بەپێی ڕێژەیەک لەسەر 12 بۆیە ئەم ساڵیش لەگەڵ وەکو ساڵانی دیکە پرۆژە یاسای بودجە زۆر دواکەوت هەرچەندە حکوومەتی بەڕێز سوودانی یەک لە داواکانی و کارەکانیش یەک لە خاڵەکانی بەرنامەی کاری ئەوە بوو کە بە زووترین کات پێویستە بودجە بنێڕێ بۆ پەرلەمان بەپێی ئەوەی کە لە ساڵی 2022 بودجە نەبووە بۆیە زۆر لە پرۆژەکان ڕاوەستاون و بە بارودۆخی ئیداری و ئابووری خەڵکیش پێویستی بەوە هەیە کە بە زووترین کات بودجە دەنجی لەسەر بەڵام تەماشارێکن حکوومەتەکەی سوودانیش لەبەر هەندێک ململانەی سیاسی و لەبەر هەندێک بارودۆخی دابەزینی نرخی دینار و ئەو شتانە زۆر دواکەوت یعنی لە ماوەی خۆی ئەوەی کە ئێستا پێشبینی دەکرێت کاک دکتۆر لەسەر ئەوەی کە دواکەوت بەڵێ ئێستا بڵێن کە خوێندنەوەی دووەمی بۆ کراوە بۆ پەرلەمان دواکەوت لە پەرلەمانیش دیسان دواکەوت بۆ ئەوەی کە خوێندنی یەکەمی لەسەر بکرێ وەکو بینیمان کە ناکۆچیەکە بوو لە سەرۆکایەتی پەرلەمان کە ئایا خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ یان ناوە لەسەر ئەوە بوو کە بینی مامەڕێ سەرۆکی پەرلەمان ماوەی 15 ڕۆژ پشوویدا بەخۆی بەڵام لە دواییدا بەڕێز جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان پرۆژە یاساکەی ئاراستەی لیژنەی دارایی کرد و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئەویش دواکەوت خوێندنەوەیەکەوە کەش دواکەوت دەنا مەفروزە یعنی بەپێی پەیڕەوی داوخۆی پەرلەمان هەر پرۆژە یاسایە کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا پاش 2 ڕۆژ بۆی هەیە کە خوێندنەوەی دومیشی بۆ بکرێ پاشی 4 ڕۆژ دەکرێت دەنگ لەسەر پرۆژە یاساکە بدرێ بەڵام لەبەر ئەوەی پرۆژە یاسای بودجە گفتوگۆی زۆری پێویستە هەم لە ناو لیژنەی یاسایی هەم لیژنەی
دارایی هەم لیژنەی دارایی لەگەڵ دامودەزگاکانی دەوڵەت لە وەزارەتەکان لە دامودەزگاکان پێویستە گفتوگۆی لەسەر بکە وە گەنگێشەیەکی تەواوی هەموو بڕکەکانی ئەو بودجەیە دەکرێت بۆیە من تەوەقع دەکەم لە لێرەوە تا مانگێکی دیکە ئەم بودجەیە ئەڵڵا بتوانن دەنجی لەسەر بدەن چونکە هەم گفتوگۆیەکی چڕوپڕی پێویستە و هەم تا ئێستاش هەندێک کێشەی سیاسی ماوە بۆ ئەوەی کە ناکۆچی لە لێوان هەندێک لایەنەکان ماوە بۆ ئەوی ئایا ئەم بودجێ بەم شێوەیە تێپەڕێنرێ یان ناوە گرنگترین ئەو خاڵانەی کە ناکۆچی لەسەر لەلایەن لایەنە سیاسیەکان و لەسەر بودجە بریتە لەوەی کە هەندێک لایەن پێیان وایە کە بودجە بۆ 3 ساڵ ناکرێت بێ ئەم بودجەیە کە بۆ 3 ساڵە ئەمە دەستکراوەیەک دەدا بە حکوومەتەکەی سوودانی و وای دەدەکات کە بۆ ماوەی 3 ساڵ بتوانێت پارێ و بودجەیەکی باشی لەبەردەستدا بێەوە پرۆژەکان بڕێوە بە بۆیە ئەمە وەکو با بڵێین کاتێکی سیاسی دەبیرن بۆ پشتگیری حکوومەتەکەی بەڕێز سوودانی هەروەها خاڵێکی دیکەش هەیە کە زۆربەی هەرە زۆری ئەندامانی لیژنەی دارایی پێیان وایە کە کورت هێنان لەو بودجەیەدا ڕێژەکەی زۆرە پێویستە کەم بکرێتەوە ئایا چۆن کەم بکرێتەوە بە شێوەیەکی ئاوا کە دەبێت لە خەرجی وەزارەتەکان و لە خەرجی لایەنەکان کەم بکرێتەوە خاڵێکی دیکەش ئەوەیە کە بەڕاستی ئەوەی کە دانراوە ئەو بڕی کە دانراوە بۆ هەندێک وەزارەت و هەندێک پارێزگاکان زۆر لە بەشی خۆی زیاترە و بۆ هەندێک وەزارەتی دیکە زۆر کەمتر دانراوە ئەمەش پێویستی بە ئەوڵە گۆڕێکەیە بۆیە ئەم ئاڵنگاریانەی کە لە ناو بودجەدا هەیە و لە ڕێگەی بودجەدا هەیە من پێم وایە بە ئاسانی تێناپەڕێ ینی بەلای کەم لێرەوە مانگێکی دەوێت باشە بەس کاکتۆر کەوتن ئەگەر بۆ نمونە لە کۆتایی ئەم مانگە پەسەند بکرێت لە پەرلەمانی عێراق لە سەرەتای مانگی 6 دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەوەی کە پەیوەستە بە هەرێم بۆ نمونە باز دەکرێت کە مانگانە سەروی تریلیۆنێک بۆ هەرێمی کوردستان دێت ناناکە من پێم وایە یعنی وەکو گوتن تا مانجێک یانیرەوە تا سەرەتای مانجی 6 دەنجی لەسەر بدرێت کە دەنجی لەسەردرا مانای ئەوە نییە دەچێتە بواری جێبەجێکردەوە پاش ئەوەی کە دەنجی لەسەر دەدرێ ئەمە دەچێتە سەرۆکایەتی کۆمار پێویستە سەر کۆمار ئقراری لەسەر بکە مسادقەی لەسەر بکە لە پاشان لە وەقایعی عێراقی ئەمە بڵاو دەکرێتەوە پاش ئەوە وەزارەتی دارایی ڕێنمایی پێدەردەینێ ئەمانە کاتی دەوێت یعنی پاش دەنگ لە سەردانیشی لەوانەیە مانجێک یان زیاتر بوێت تا بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتیش دەکەوینە مانجی 7 و 8 و ئەمانە یعنی دەکەوینە کۆتاییەکانی ساڵ بۆیە یعنی من پێم وایە چارەجی ئەم بودجێ ئەم ساڵ کە بۆ ئەم ساڵ دانراوە خرج نەکرێت لەبەرەوەی تۆ 2 مانگ 3 ماگرمەوە بەبەر ئەوە ڕناگەی کە ڕێنمایی بۆ دەربچێ و تەخسیساتی پارێزگاکان بگا و بۆ ئەوانەی کە با بڵێن ئەم پرۆژایانەی کە مەشاریعی ئەوانەی کە باون یان لە دیوە چڵن یان تازن چۆن پارەکە دەگا و کەی وەزارەتی پلاندانان ئەم ڕێکسازیە دەکات لە نێوان پارێزگاکانە لێوان پلاندان ئەمە کاتی دەوێت لەبەر ئەوە ینی سوودێکی وای ناوێت بەڵام بنسبەت بە شێریمی کوردستان بڵێ دەکرێت لە پاشەوەی کە ڕێنمایی بۆ دەردەچێت یان پێش ڕێنمایش دەکرێت هەر بەو شێوەیە قەرزە بەشەکەی بۆ بهێرێمی کوردستان لە پاشان مقاسە دەکرێەوە بەراورد دەکرێت لەگەڵ بەشی تەواوی هەرێمی کوردستان باشە بەز ئەو 400 میلیارەی کە ماگانە دەنێدرێت تاپەسەندکردنی بودجەیە 400 میلیارەکە و ئەگەر بودجە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر پشکی هەرێم کەم بێ یان زیاد بێت مەقاسە دەکرێت لە ماوەی ئەو 6 مانگەی ئەمساڵ بێگومان هەر شێوەکە ینی لە هەموو حاڵەتێکدا بە شێوەی مەقاسی چووکە ئەو پارانەی بۆ هەرێم هاتووە چ لە کاتی 200 میلیارەکە چ لە ئێستا لە 400 میلیارەکان ئەمانە میان بە شێوەی سلفیان بە شێوەی قەرز هاتووە ئەمە کاتێک کە بڕی یان بەشێری بە کوردستان دیار دەکرێت بە تەواوەتی لە پاش دەنگدان لەسەر بودجە وەڕێنماکە ئەینجا لەو بڕەپارەیە ئەو پارەیە کە هاتووە بە پێی مانگەکان مەقاسە دەکرێت چەندی دەمینێتەوە هەرێم ئەوەندەی بۆ دێتەوە بەڵێ ڕێکەوتنەکە بەخێر دەبینەوەی کە کراوە لە بینی هەرێم و بەغداد زەمانەتی جێبەجێکردنی هەیە
ڕێکەوتنەکە پێ دوای دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە لە بواری نەوت کراوە تا ئێستاش بڵێن هەناردەی نەوتیش دەستی پێ نەکردوێتەوە. تا ئێستا ڕێکەوتنەکە باش هاتووە و کراوە. ئێمە یعنی هەموو کات کێشەمان لەگەڵ حکوومەت نەبووە، چونکە حکوومەت چ لە سەردەمی بەڕێز سوودانی، چ لە سەردەمی بەڕێز کازمیان، عادل عەبدولمەهدی، یعنی ئەم سێ یعنی حکوومەتە بەلای کەمەوە کێشیان لەگەڵ هەرێمی کوردستان نەبووە و مووقفیان بە هەڵوێستیان زۆر باش بووە. بەڵام کێشەکە لەو لایەنانەی دەرەوەی حکوومەتە، کێشەکان لە دەرەوەی حکوومەتی عێراقیەوە، کێشەکە لەناو پەرلەمانە، لەلایەن هەندێک لەو فراکسیۆنانیان ئەندامی ئەو فراکسیۆنانە کە ئەستان ڕێکەوتنیشان لەگەڵ هەرێم کردووە، بەڵام ناتوانن کۆنتترۆلی هەندێک لە ئەندامەکانی خۆیان بکەن کە لە دژی بودجیان لە دژی ڕێکەوتنەکە جاری وایە دەنگ دەدایان ئاژاوە دروست دەکات. ئێستاش ینی ئەوڕۆ لەم یەک ڕۆژە شتێکمان بیستکە گوایە هەندێک لە ئەندام پەرلەمانەکان دیسان داوایەکیان تۆمار کردووە لەسەر ئەوەی کە حکوومەتی عێراقی ئەو ڕێککەوتنی کردووە لەگەڵ هەرێم، ئەمە شێوەیەکی نادەستوریە و داوایان لە دەرگای فیدرالی کردووە کە پێدا بچێتەوە بۆ ئەوەی ئەم ڕێککەوتنە هەڵ بۆشێنێتەوە. لەبەر ئەوە دائیمەن هەوڵ هەیە لە دەرەوەی حکوومەت، لە دەرەوەی حکوومەتی عێراق هەوڵ هەیە کە ئەم ڕێکەوتنە سیاسیانە کە دەکرێت لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا بە شێوەیەک لە شێوەکان هەڵ بۆشێنرێتەوە یان وای لێ بکەن کە کاریگەری نەمینێت. بۆیە ناتوانین بڵێن زەمانەت هەیە. زەمانەت لە عێراقی ئەمڕۆدا لە هیچ شتێکدا نییە. ئەمڕۆ ڕێکەوتن لەگەڵ دەکا هەر پاش سەعاتێکی دیکە لە ڕێکەوتنەکەی خۆی پاشگەز دەبێتەوە، یان کاریگەری هەندێک لایانی دیکە وای دەرەکا کە حکوومەت نەتوانێت پابندبی بە ڕێکەوتنەکانی خۆی. زۆر ڕێکەوتن کراوە و حکوومەتی عێراقی زۆر بڕیاری داوە، زۆر ڕێکەوتنی کردووە، بەڵام بەداخەوە تەماشا دەکەین تا ئێستا وەکو پێویست نە بڕیارەکان جێبەجێ کراوە، نە ڕێکەوتنەکان بە شێوەیەکی پێویست جێبەجێ کراوە. تا ئەم ڕێکەوتنانە نەخرێتە قاڵبێکی یاسایی، قاڵبێکی دەستوری، ناتوانین بڵێن زەمانەتی هەیە. ئەوە دەستورە، مادەی دەستوریە، یعنی تۆ مافی دەستوریت هەیە اینجا پێشێل دەکرێت، یعنی کە دەستور پێشێل بکرێت لە عێراقدا، یاسا پێشێل بکرێت، چۆن ڕێکەوتنێکی سیاسی کە چوارچێوەیەکی یاسایی و دەستوری نە پێشێل ناکرێت. بۆیە ینی ئەم ڕێکەوتنە سیاسیانە بەهێزتر دەبوون ئەگەر لە چوارچێوەی یاسای نەوت و گازا بکرابە. یاسای نەوت و گاز کە لە عێراق دەربچێ بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان، ئەو کات دەتوانین بڵێن تا ڕادەیەک زەمانەتێکی یاسایی هەیە بۆ پشتی هەرێم یان بۆ ئەو مامەڵەیە کە لەگەڵ هەرێمدا دەکرێت. بەڵێ سوار بەو ناکۆکێک کە لە بینی پارتیویشێتی هەیە لەسەر دۆخی دارایی هەرێم، باز لەوە دەکرێت هەوڵێکە بێ بۆ جاکردنەوەی بودجەی سلێمانی. ئەمە چۆن دەبینن و پێدوای چارەسەرەکە دەبێت لە بەغداوە بکرێ یاخود لێرە هەردوولایان داهاتەکان شەفاف بکرێ، کۆکردنەوەیکی مرکزی و شەفافەتێکە بێت لە هەموو داهاتەکان لە هەردوو سنوورەکە؟ زۆر بەداخەوە یعنی من پێم وایە ئەمە لە بەدبەختی ئەو میلەتەیە، میلەتی کوردەوە لە بەدبەختی ئەم هەرێمەیە، دانیشتوانی هەرێمەکە ئەم ناکۆچیانە ناوە سەر هەڵدەدەن و داکۆچیەکان زۆر بەداخەوە ئەمجارە هەندێک ینی قوڵتر بۆتەوە لە نێوانێکێتی و پارتی بە تایبەت و بەبێ هیچ گومانێک ئەم ناکۆچیانە چەند قوڵتر بن ئەوەندە مەترسی لەسەر دەستکەوتەکانمان هەیە لە بەغدا و دەستکەوتەکانی نێودەوڵەتیش. بۆیە بەڕاستی ئەمە ینی خاڵێکی زۆر نەرێنی و سلبیە و هەڵوێستی هەرێم لە بەغدا زۆر لاواز دەکا، مووقفمان لە بەغدا لاواز دەکا، مووقفی نوێنەرانی کورد لە بەغدا زۆر لاواز دەکا. بۆیە ئەم ناکۆچیە نەیارانمان لە عێراق و لە دەرەوە هەموو ئەمە ئیستیغلال دەکەن بۆ ئەوەی کە بە چاوێکی لاوازەوە تەماشای هەرێم بکەن. ئەمە لایەک. لایەکی دیکەشەوە ئەم بابەتی جنابتان باستان کرد کە بۆ ئەوەی پارێزگایە کە ناوچەی هەرێمی کوردستان بەجیان مامەڵە لەگەڵ بەغدا بکە. پێم وایە پێشتریش ئەم بابەتە وروژێنرا، بەڵام ئەمە وەڵام درایەوە بەوەی کە ئەمە بابەتێکی نادەستوریە،
ناکرێ تۆ لە هەرێمێکت هەیە ئەم هەرێمە دەستوریە و لە مادەی 170 دەستوری عێراقیدا دان بە هەرێمی کوردستان نراوە بەو شێوەیە کە هەیە یعنی بەو شێوەیە کە لە کاتی دەرچوونی دەستوری عێراقیدا لە 2005 بەو شێوەیە کە هەرێمی کوردستان هەبووە بەم شێوەیە بە هەرێمی کوردستان ناسراوە کە بریتیە لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک کە ئێستا ئەگەر پارێزگای هەڵەبجەش بێتە سەری ئەمە تەواو دەبێت بۆیە ئەم سێ پارێزگای بە شێوەیەکی گشتی هەولێر و سلێمانی دهۆک ئەمە لە دەستوری عێراقیدا دانی پێدانراوە بەوەی کە دان بە هەرێمی کوردستان دانەوە بەو شێوەی کە وەکو خۆی هەبووە بۆیە لەتکردنی ئەم هەرێمە دەستوریان جائز نییە ئللا ئەگەر دەکرێت ئەگەر بە هەموارکردنەوەی دەستور یعنی ئەگەر دەستور تعدیل بکرێ بەوەی کە دان بۆەوە دابنرێ کە با بڵێن پارێزگایەک یان ناوچەی هەرێمی کوردستان لە ئیجا بکرێتەوە بۆیە من پێم وانییە ئەم هەوڵە دەستوریان سەر بگرێ بەڵام لەوانەیە سیاسیان یعنی زیانی بۆ هەرێمی کوردستان و زیانی بۆ کوردیشە بێ بۆیە یعنی ئەوەی کە هەنگاوی دروست ئەوەیە کە هەموو لایەنەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی هەوڵی ئەوە بدەن کە ناکۆچیەکان ئینێوانیان چارەسەر بکەن و لە بەرژەوەندی حیزبی خۆیان وەلا بنێن لە بەرامبەر بەرژەوەندی جەماوەی هەرێمی کوردستان بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و من پێم وایە ئەم ناکۆچیانەی نێوان نێوانێکێتی و پارتی ئەو خاڵانەی کە ئێستا ناکۆکن لەسەر ئەوەندە گەورە نین ئەوەندە قورس نین کە نەتوانرێت چارەسەر بکرێ من پێم وایە چێتی و پارتی لە قۆناغی ڕابردوودا یعنی شتێک گەورەتر هەبووە شتی گەورەتر لەنێوانێ بەڵام چارەسەر کراوە هەموو شتێک لە سەر مێزی گفتوگۆ چارەسەر کراوە لە پاشان پەیوەندیەکان ئاسایی بۆتەوە بۆ ئێستا عەجەبەن ئێستا ئەم پەیوەندیە چارەسەر ناکرێت ئەم کێشەیە چارەسەر ناکرێت من نازانم یعنی بۆ ئایا شتێکی ئەوەندە گەورە هەیە ئەگەر شتەکان زۆر قوڵ گەورە بۆ باس ناکرێت بۆ بە ئاشکرا ناڵێن ئەمە کێشەکەی و ناتوانین چارەسەری بکەین دەنا ئەمە بۆیە پێویستی بەوە هەیە کە ئەم کێشانە چارەسەر بکرێت و من پێم وایە ڕۆڵی سەرۆکاتیارێن پێویستە دیسان وەگەڕ بخرێتەوە بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان هەمووی کۆبکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ و بە هەموو لایەنەکان پێکەوە هەوڵی ئەوە بدەن کە ئەم کێشەی نێوانێکێتی و پارتی چارەسەر بکرێت باشە بەس کاکتۆر ئەگەر بۆ نمونە دارایی پارێزگەکان جیا بکرێتەوە کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان چونکە باز لەوەیەکێک کە تا یەکگرتنەوەی دارەژ لە 2005 تا دوای 2005 ماوەیەک ڕاستە و خۆ دارایی سلێمانی هەولێر لە بەغدا جیا دەکرایەوە و داهات بۆ پارێزگاکان کاری دەبێت گەر دارایەکە کاریگەری دەبێت لە سەرەرێم کاریگەریەکەی چیە بۆ نمونە ئەگەر دارایی سلێمانی جیا بکرێتەوە هەولێر جیا بکرێت ناتوانێت بەغدا ناتوانێت بە هەرێمی کوردستان جیا بکە بەشی هەر پارێزگایەک بەجیا بۆ خۆی بنێرێت ئەو مامەڵە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان دەکا مامەڵە لەگەڵ دەستگایەک دەکا کە ئەم دەستگایە دەستوریە کە ئەم دەستگایە هاوشێوەی هەیە لە بەغدا بۆی حکوومەتی بەغدا لەگەڵ حکوومەت مامەڵە دەکا حکوومەت لەگەڵ پارێزگایەک لە ناو داخلی هەرێمدا مامەڵە ناکە لەبەر ئەوە بە هەموو شێوەیەک بەشی هەرێمی کوردستان بەشی بودجە دەدرێتە وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان ئەو کات هەڵدەستەیە بە دابەشکردنی ئەو بڕەپارێ و بەشە بەسەر هەموو شار و ناوچەکانی هەرێمی کوردستان بەڵێ ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی بکرێت کاکتۆر لە بودجەشدا جێ بکرێتەوە هەر نەگونجاوە بۆ نم ڕێکەوتنێکی سیاسی بکرێت بۆ نم لایەکێتی لەگەڵ لایەنەکانی ئیدارەی دەوڵەت ڕێکەوتنێکی لەم شێوەیە بکات حکوومەتی عێراقی ناتوانێت ینی بەڕای من حکوومەتی عێراقی ناتوانێت ڕێکەوتنیەوە بکات لەبەرەوەی نادەستوریە نادەستوریە و ناکرێت هەر کەسێک ینی تانە لەو ڕێکەوتنە بدا دەیباتەوە چونکە دارگای فیدراڵی قبولی ئەوە ناکاتەوە شتێک ڕێکەوتنێکی سیاسی بکەیت لە دەرەوەی دەستور بیان پێچوانەی دەستور بێت بۆیە مادەم کارەکە پێچوانەی دەستورە بە ڕێکەوتنی سیاسیش پێم وایە چارەسەر ناکرێت ینی تاکە چارەسەر ئەوەیە کە یەکێتی و پارتی دابنیشن لەسەر مێزی گفتوگۆ و کێشەکانی خۆیان چارەسەر بکەن و من پێم وایە ڕۆڵی بەغداش هەر ئاوا دەبێ هەر لایەنێک کە ئەم دوو لایەنە ڕووی تێ بکەن بۆ ئەوەی کە
کێشەکانیان چارەسەر بکەن پێیان دەڵێن بڕۆن بۆ خۆتان کێشەکانی خۆتان چارەسەر بکەن حتا دۆستەکانمان لە نێودەوڵەتی لە وڵاتانی زلهێز لە دام و دەستگاکانی ئەقلیمی هەموو ئامۆژگاریان بۆ ئێمە ئەوەیە بۆ لانە سیاسەکانی کوردستان ئەوەیە کە بۆ خۆتان پێویستە گرفتەکانی خۆتان کێشەکانی خۆتان چارەسەر بکەن بۆ ئەوەی ئێمە بەردەوام بین لە هاوکاری و یارمەتیدانتان. بەڵێ زۆر چاکە بەس سەبارەت بە دەستپێنەکردنەوەی هەناردەی نەوتیارێ بە بۆچوونی بەڕێزت هۆکارەکە چیە 35 ڕۆژە شارەزایەکی بواری نەوت و غاز قسەی کرد و باسیرەوە کردبوو تورکیا داوا دەکە هەرێم ئەو قەرەبووی میلیارێک و 400 میلیۆن دۆلارە بدات کە لە دەرگای ناوبژوانی پاریس کەوتۆتە سەری و بە هەمان شێوە فرۆشی نەوت بە نرخێکی کەمتر بە تورکیا بەردەوام بێت هیچ هۆکارێک دەبینی ئەوە درێژەی کێشە ڕاگرنی نەوتەکە؟ ئێمە پێشتر ئاماژەمان بەوەدا ینی پێش ئەو بڕیا پێش ڕاگررتنی نەوتێرێم ئەوانەیە کە دەیان گوت باشە بۆ نەوتەکە تەستی بەغدا ناکرێ و بە بەغدا بخۆی نەوتەکە بفرۆشێ و با پارەکە داوێن ئێمە دەبان گوت کاکە بەغدا ناتوانێت بەڕاستی ئاسان نییە ینی بەغدا بۆ خۆشی دەزانی وەرگرتنی نەوتی هەرێم و فرۆشتنی بخۆی لەلایەن بەغداوە ئەمە ئاسان نییە چونکە تۆ عەقد و گرێبەستت هەیە لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ وڵاتان لەگەڵ شوێنی دیکە بۆ ئەوەی کە ئەم نەوتە چۆن بڕوا و چۆن بکڕێت لە فەرمو ئێستا خۆ نەوتەکە وەکو بڵێ تەسەڕوفەکە ینی فرۆشتی بامە لەگەڵ کۆمپانیەکان دراوەتە دەست بەغدا ئایا بەغدا توانێتی تاکو ئێستا ئەوە زیاتر لە مانجێکە ئەو نەوتە ڕاوەستا ڕاوەستانی نەوتی شەنارێکی نەوت زیانی تەنها بە وهادی کوردستانی بۆ هەموو عێراقا لەبەرەوەی ئەم بڕەپارەی کە داهات ڕۆژانە داخلی حساب دەکرێت و بەشی عێراقیشی تێدایە بۆیە عێراقیش ئێستا لەوە زۆر ئیحراز ووە چۆن کە بڕەپارەکەی ناتە دەست و مەجبوریشە بە پێڕێکەوتنە سیاسەکە دەبێ بودجە هەرێمی کوردستان بنێرێ بۆیە ئەمە زیانێکی گەورەیە لە کوردستان و لە عێراقیش کەوتووە من پێم وایە بەڵێ ئەمە کاریگەری خراپی هەیە و پێویستە عێراق بۆ خۆی ئەمجارە لەگەڵ تورکیا و لەگەڵ کۆمپانیاکان ئەم کێشەیە چارەسەر بکە ئێستا ئەوەندەیە کە هەرێمی کوردستان لە کێشەکە دەرچووە دوای ئەوەی کە ئەم ڕێکەوتنە سیاسی کرا هەرێمی کوردستان ئێستا لە کێشەکە دەرچووە و ئێستا تۆپەکە لە یاریگەی عێراق لە یاریگەی عێراق و تورکیا پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکەن و ئیستحقاقیشە لەسەر حکوومەتی عێراق کە پێویستە بەشی بودجەی هەرێمی کوردستان مانگانە بنێری یان بەلای کەم ئەوانەی کە موسەی فەرمانبەرانە بنێری لەبەر ئەوە اتفاقی سیاسەکە وا دەخوازێ و ئێستا هەرێمی کوردستان ناتوانێت نەوتەکەی خۆی بفرۆشێەوە دراوەتە دەست کۆمپانیای سۆمۆ. باشە کاکتۆر بەردەوامی ڕاگررتنی پەیوەندی بە هیچ بە هەڵبژارنەکانی تورکیاوە نیە هیچ کاریگەرێکی لەسەر بێت بەردەوام ڕاگررتی نەوتێرێن پەیوەندی باڵبژارنەکانی تورکیا چکار ڕەنگە ئەمەش دژی ڕەجەب تەیب ئەردۆغان بەکار بهێنرێ و قەرەبۆی کە دەبێت تورکیا بیدات یاخود داخستنی فڕۆکخانەی سلێمانی شەبوو پێ دوای هەڵبژارنەکان تاو کاتە بەردەوام دەبێت ڕاگررتی نەوتی هەرێم. ئیتر ئەو سیاست وایە ینی هەموو شتێک دەبەسترێتەوە بە شتێکی دیکەوە ینی مەسەلەی سیاست ئاڵۆزە ینی هیچ دوور نییە کە بابەتی هەڵبژاردنەکانی تورکیا یان باڵێن دۆخی حزبی باڵێ ئاکپارتی لەگەڵ ئەردۆغان پێویستی بەوە بێ کە ئەمڕۆ ئەم دۆخە ئاوا بینێتەوە و بۆ ئەوەی باڵێن دانان بەوەی کە ئەم بڕەپارەیە بداتە عێراق یان دانان بە بڕیارەکەی دەرگای پاریس لەوانەیە ئەمە لە ناو تورکیادا دژ بە ئەردۆغان بەکاربێ لە ئینتیخاباتەکان بۆیە ینی دوور نییە ئەم بابەتە وا بینێت تا دوای هەڵبژاردنەکان. باشە مادەماتی سەر هەڵبژاردن با پرسیارێکیش لێ بکەنە سەر هەڵبژاردن هەڵبژاردن کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان لەسەر عێراق لە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ عێراق و هەرێم ئەم هەڵبژاردنەی کە لە مانگی 5 بەڕێوە دەچێت. ئەگەر دووبارێکی مەبەستمەوە بوو ماڵبژاردنەی تورکیا جگە لە پرسیینەوتەکە کاریگەری دەبێت لەسەر دۆخی عێراق هەرێم هەڵبژاردنەکە جا چێر دۆغان دەربچێت بکەوێت یاخود بە پێچەوانەوە کاریگەری دروست دەکەم هەڵبژاردنە بێگومان دروست دەکات تۆ نازانی داخوا کام لایەن
هەڵبژاردنەکان دەنجی تەواو بەدەستدێنێ نازانی کام لایەن ئەو کات کۆنتترۆلی پەرلەمانی تورکیا دەکات نازانی سەرۆکایەتی تورکیا دەکەوێتە دەست کام لایەن ئایا ئەم لایەنە دۆستی کورد دەبێ یان نەیاری کورد دەبێ دۆستی هەرێمە نەیاری هەرێمە لەگەڵ عێراق بارودۆخەکە چۆن دەبێ یعنی ئەکید وایە بۆیە تۆ حساباتی خۆت هەیە ئەگەر ئەم لایەنە دەربچێ ئەم لایەنە ئیجابیاتی ئەوەیە و سلبیاتی بەرامبەر هەرێمی کوردستان ئەوەیە بەرامبەر کورد بە شێوەیەکی گشتی ئەوەیە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە با بڵین نەتەوە پەرستی تند لەوە ئەمان مووقفیان و هەڵوێستیان بەرامبەر بە کورد بە شێوەیەکی گشتی و بەرامبەر بە هەرێمی کوردستان تونترە و خراپترە ئەوانەی دیکە لەوانەیە هەندێک هەڵوێستیان باشتر بێ وەکو لە ڕابردوو بینیمان بۆیە بە شێوەیەکی گشتی بێگومان مەسلەی هەڵبژاردنەکان لە هەموو وڵاتێک وایە لە هەموو شوێنێک وایە کاریگەری بەسەر دەوروبەر و کاریگەری بەسەر پەیوەندیەکانی دەرەوە دەبێت لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانەوە دەبێت بۆیە نەکەریمی کوردستان ئێستا وڵاتانی دەوروبەری تورکیا بە شێوەیەکی گشتی و تەنانەت وڵاتە زرێزەکانیش وەکو ئەمریکا و رووسیا و بریتانیا و فەڕەنسا ئەوانیش دیسان چاودێری ئەم هەڵبژاردنە دەکەن بۆی بزانی کام لە پارتەکان دەردەچێ ئایا ئەم پارتەی کە دەردەچێ ئایا یاری ئەوانە یان نەیاری ئەوانە باشە بێگومان بەڵێ کاریگەری لەسەر بارودۆخەرێمی کوردستانیش دەبێ باشە باو پرسیارش لێکن و سەرڵەبژار لە بینی کلیزارۆغڵۆ و ئەردۆغان کامیان سیاسەتی بڵێن نەرمترە بەرامبەر بە هەرێم بەرامبەر بە کورد لە تورکیا دەرچوونیان کامیان باشترە ئەگەر دووبارە هەڵبژاردنەکە بنەوە وەکو خوێنەوەی خۆت و تر لە کاتی هەڵبژاردنەکان یعنی کەس عیب لە خۆی نایەڵێ هەموو بەڵێنی زریق و بریق دەدەن هەموو وا دەکەین و ینی بەهار دەینە چۆکان بۆ هەموو خەڵک بۆ کورد و بۆ میلەتانی تورکیا و بۆ حتەتان بۆ وڵاتانی دەوروبەریشدا بەڵام کار ئەوەیە کە گرنگەوەیە کە دەرچوو ئایا تا چەند پابند دەبێ بە بڵێنەکانی خۆی تا چەند بتوانێت ئەو ئەوانەی کە دەنجیان بۆ داوی تۆ بتوانێت قەرەبوویان بکەیەوە لەبەر ئەوە ئەمە ئیسان دەبینێتەوە سەر ئەوانەی کە چۆن متمانە دروست دەکەن لەگەڵ دەنگدرانی خۆیان و چۆن پابند دەبن بەو بەڵێنانی خۆیان کە داویانە ینی حکوومەتی ئاکپارتیش خۆ دوغانیش ئەو بەڵێنانەی کە دابووە کورد بە شێوەیەکی گشتی ئەو بەڵێنانەی کە یعنی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان ڕاستە تا ڕادەیەک جیاواز بوو لەگەڵ خەڵکانی دیکە بەڵام دیسان یعنی تێبینی هەبوو ئێمە ئومێدەوارین هەر لایەنێک یعنی حکوم بگرێتە دەست لە تورکیا چ ئەو لایەنە بێت چ لایەنەکانی دیکە بێ بە شێوەیەکی مرۆڤانە بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵە لەگەڵ هەم میلەتانی تورکیا بکەوە لەگەڵ میلەتی کورد بە شێوەیەکی گشتی کە ڕێژەیەکی گەورە لە ناو تورکیادا پێک دەهێنێ و بتوانێت ئاشتی کۆمەڵایەتی بە شێوەیەکی تەواو بەرقەرار بکە لە تورکیادا و پەیوەندێکی باش و جوان لەگەڵ هەرێمی کوردستانەوە وڵاتانی دەوروبەردا دروست بکات. باش کاکتۆر بینە سەرپرسێکی ترەر پێویست بە هەرێم و بەغداد لە چەند ڕۆژی داهاتوودا دانیشتێکی تری دادگای فدراڵی هەیە لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و پەرلەمانی کوردستان. ئەگەر بۆ نمونە بڕیارێک بدا دادگای فدراڵی پێ دوایە لێکەوتەکەی چی دەبێت لە ڕابردووشدا لەسەر نەوت بڕیار درراوە لەسەر خاننشینان وەگە لەسەر بڵێ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نایاساییە کە پێشبینی دەکرێت و یاسەناسان پێشبینی دەکەن سەی مانگ بڕیارێک بدات لێکەوتەی چی دەبێت هیچ لێکەوتەیەکی دەبێت؟ بە بۆچوونی من ینی بڕیارێکی وا نادرێت کە لە دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بێت چونکە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە زۆرینی ئەندامانی پەرلەمانی کوردستان بووەوە بە ڕێکەوتنی ینی لایەنە گەورەکان بە تایبەتی یەکێتی و پارتی و لایەنەکانی دیکە بۆیە من پێم وانییە بڕیارێکی وا بدرێ لە پاشانیش بە تایبەت کە ئێستا با بڵێن وادەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە دیار کراوە بۆیە کە دیاری کرا ئەو کات پێویست بۆ ناکا کە بڕیارێک لەوێ دەربچی هەڵبۆشێت بەڵام ئەگەر بڕیار دەرنەچوو بەیان ئێستا با بڵێن گریمانەی ئەنجام نەدانی هەڵبژاردننی کوردستان هەبایە زیاتر
ینی ئەوە دیار بەیەکە هەڵبژاردن ناکرێ یان دیسان دوا دەکەوێت لە وادەی خۆی لەوانەیە بڕیارێکی ئاوادەر بچوو بە لە دەرگای فیدرالی بۆ ئەوەی جەختێک یان فشارێک لەسەری کوردستان دروست بکە کە ئەم هەڵبژاردنە بکرێ بەڵام دوای ئەوەی کە وادەکە دیاری کرا و ئێستا لەسەر زۆربەی خاڵە ناکۆکەکان ڕێککەوتن هەیە نێوان لایەنەکان ئومێد ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە بکرێ و پێویستیشە بکرێ بۆیە من وای نابینم دادگای فیدرالی بڕیارێکی وا دەربکا کە لە دژی باڵێن پەرلەمانی هەرێمی کوردستان بێ یان لە دژی هەرێمی کوردستان بێ ئەم هەڵبژاردنە هەرێمی کوردستان ئەمە باڵێ خاڵێکی زۆر گرنگە ئەمڕۆ هەموو وڵاتان و دۆستانی ئێمە هەمویان چاویان لەوەیە کە ئەم درێژکردنەوەیە نەبووایە بەڵام کە بوو بەلای کەم زیاتر نەڕوا و هەڵبژاردنەکە ئەم ساڵ بکرێ و تێنەپەڕێ چونکە بەڕاستی ئەگەر ئەم ساڵ هەڵبژاردن نەکرێ یعنی لەوانەیە دەکەوینە بارودۆخێکی نادیارەوە یعنی خوا نەخواستە ینی هەرێمەکەبان و شەرعیەتی هەرێم دەکەوێتە ژێر پرسیارەوە ئەو کات ئحراجێتێکی گەورە توشمان دێ بەرامبەر بە دۆستەکانمان بەرامبەر بە عێراق بەرامبەر بە وڵاتانی دیکەوە لەبەر ئەوە من پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان بەرپرسیارن لەسەر ئەوە کە هەمویان لەسەر ئەوە ڕێککەون کە ئەم هەڵبژاردنە بکرێ و ئەو وادەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە دیاری کراوە ڕێزی لێ بگیرێ ئەوە من پێم وایە خاڵی ناکۆچی وا گەورە نەماوە ماوەتەوە ئەوەی کە یعنی پێویستە ئێستا پەرلەمان بە زووترین کات پەرلەمانی کوردستان هەوڵی ئەوە بدا کە یاسای هەڵبژاردن ئاموار بکاتەوە بە پێی تەنسیق لە نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستاندا دیسان کارە بکرێتەوە و ئیتر مەسلەی کەمینەکان دەبینێتەوە مەسلەی باڵێن کۆتا مەسلەی کۆتاکان ئەوان شواز بدەنێت بە خۆیان چ بڕیارێک بۆ خۆیان بدەن یعنی بە خۆیان پێک هاتەکان چ بڕیارێک بۆ خۆیان بدەن بە ئەو جێبەجێ بکرێتەوە ئەوی شەکە کۆتایی پێدێ بۆیە زیاتر دواکەوتنی ئەمە لە زیانی هەرێم و لە زیانی هەموو لایەنەکاندایە وەکو بەلەمێک و پاپۆڕێک وایە کە هەموو لایەنەکان ئەگەر لایەنێک هەوڵی ئەوە بدا کە ئەم هەڵبژاردنە دوا بخرێ خۆشی وەلایەنەکانی دیکەش هەموو ناو پاپۆڕەکە دەخلچێن بۆیە بە زیانی هەموو لایەک کۆتایی دێ ئومێدەوارم ئەم زیانە گەورەیە لە خۆیان و لە هەرێمی کوردستان نەدەن و ئیحراج نەبن بەرامبەر بە وڵاتان و بە دۆستانمان ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت باشە بەسکە تۆرۆک و گریمانەیەوەی هەندێکیان گریمانەیەوەیان هەیە بۆ نمونە دادگای فیدراڵی بڵێت درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نایاسە هەندێک گریمانەی ئەوە دەخەنە ڕوو ئەگەر ئەمە ببێت و هەڵبژاردنەکەش نەکرێت چونکە ئێستش بەڕێز داماژت بە هەندێک خاڵک لە بەزێستش لەمپەری زۆر هەیە وتە دەگەر هەڵبژاردنەکە ئەنجام نەدرێت بۆچی بۆ هەرێم خراپە و دام و دەستگاکانی واگەر ئەمەش بڕیار بدە دادگای فیدراڵی هەرێم کاری پێ دەکرێت لە هەرێم نا ئەو بڕیارە کە بڵێت درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان مەشتێکی نادەستوری نایاسای ناکرێ نابێت لە بەرەوەی بووەش دەکە بۆ ڕۆیشتۆ تازە دەیگەڕێنێتەوە چی ناکرێت لە پاشان هەر بەپێی دەستوری عێراقی ئەم دەستگایانە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتی حەقیقین و دەستورین بۆیان هەیە ممارەسەی دەسەڵاتەکانی خۆیان بکەن یەک لەو دەسەڵاتانە دەسەڵاتی یاسەدانانە پەرلەمانە بۆیە پەرلەمان مادەم بۆی هەیە ینی دەکرێت وەلەو باش نییە پێویستە لە کاتی خۆیدا ئەم هەڵبژاردنە بکرێ بەڵام مادەم دەنجی لەسەر ئەوەدا کە خۆی تەمەنی خۆی درێژ بکاتەوە ئەمە دەڕوا و کارەکە بۆتە دەنگدان و بۆتە واقعێک و هەیە بۆیە من باوەڕ ناکەم دەرگای فیدرالی شتێک دەربکات لە دژی ئەو بڕیارە بێ ئەمە لەلایەکی دیکەشەوە کە زیانی هەیە بەڵێ زیانی هەیە ئەکید زیانی هەیە چونکە کە تۆ بخۆت بڕیارت داوە لە خلالی ئەم ساڵەدا هەڵبژاردنە بکرێ و سەرۆکاتی هەرێم وادەکەی دیاری کردووە کە نەکرا ئەمجارە بەڕاستی ئەم شەرعیەتە دەکەوێتە ژێر پرسیارەوە و ئەو مامەڵەیە کە ئێستا لەگەڵ هەرێم دەکرێت ئەو مامەڵەی لەگەڵ هەرێم ناکرێ لەوانەیە ئەو کات وڵاتان و و عێراقیش وەکو پارێزگایە مامەڵەمان لەگەڵ بکەن چکە دەڵێ بن مامەڵە لەگەڵ کیانێکی دەستوری دەکەم کە ناوی هەرێمی کوردستانە بەڵام تۆ کە ئەو کیانە دەستوریە
کە پێشێلکرا بەوەی کە هەڵبژاردن نەکرێ ماوەیەکی بەسەرداچووە دیسان ماوەیەکی تریشی بەسەرداچوو ئەو کات تووشی ئەحراجێت دەبی و لەوانەیە ئەو کات بە پێی یاسا و بە پێی دەستور بتانی سزاد بدا یان بتانی مامەڵێکی ئاوار لەگەڵ بکا کە زیان بەمکیانە بگەینی یان ئەو پەیوەندیە دۆستانەی کە ئێستا دروست بووە لە هەرێم لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ وڵاتانی زرهێز ئەو پەیوەندیە دیسانەوە لەوانەیە تاڕادەیەکی باش لاواز دەبێ. باشە دکتۆر سوپاس دەکەین سێ چوار خولەکمان ماوە بە کورتی سوپاس دەکەم ئەوەی کە پەیوەست بە بودجێ عێراق ئەگەر بودجەکە کەوتە بواری جێبەجێکردنەوە پارەکە بۆ هەرێم هات پێ دوایە سیستەمی موچە لە هەرێم و عێراق یەکسان دەکرێ خانەنشینە موچە خۆرە دەبێ یەکسان بکرێەوە پرسی سوتەمەنیش لەگەڵ بەغداد وەکو یەکی لێ بکرێت دامی سوتەمەنی هەبێت بە کورتی بە سوپاس دەکەم. لێرە کێشەیەکی دیکەش ماوە بەڕاستی لەو پەیوەندی نێوان هەرێم و بەغداد کێشەکەش ئەوەیە کە بەغداد دەڵێ ئێمە ئامادەین یان لەسەرمان ئەرکە کە موچەی فەرمانبەرانی هەرێم بدێرین کام فەرمانبەر بە کام ژمارە ئایا ئەو ژمارەی کە لای بەغدا هەیە یان ئەو ژمارەیە کە لە هەرێم هەیە چونکە بەپێی ئەو داتایی کە لە بەغدا هەیە ژمارەی فەرمانبەرەکانی هەرێم زۆر کەمترە لەو موچە خۆرانەی کە لە هەرێم موچە وەردەگرن ئەو مامەڵە لەگەڵ ژمارەیە دەکالان 600 و قسوور هزار کەس بەڵام وەکو تەماشا دەکەین زیاتر لە ملیۆنێک موچە خۆر لە هەرێم هەیە ئەو تەنانەت مامەڵە لەگەڵ ئەوانە دەکات کە بە شێوەیەکی فەرمی ئەوانە فەرمانبەر و موچەخۆرن ناچێتە بواری خانەنشینەوە ناچێتە بواری باڵێن خانەوادەی شەهیدان و ئەنفال کراوان و کەم ئەندامان و ئەوانەی تۆڕی کۆمەڵایەتی ناستەوانە بۆیە هەموو ئەمانە موچەخۆر جیاوازە لەگەڵ فەرمانبەر بەغدا تەنها مامەڵە لەگەڵ فەرمانبەر دەکا و حسابی فەرمانبەر بۆ دەکا بەڵام هەرێمی کوردستان ئیلتزامێکی گەورەتری لەسەرەکە موچە دەداتە زیاتر لە فەرمانبەرە فەرمانبەر و چەند چینێکی دیکەش بۆیە پێویستە ئەمە ژێگلا بکرێتەوە لەگەڵ بەغدا پێویستە ئەمە بەغدا ناچار بکرێکە موچەی موچە خۆرانی هەرێم بدا نەک موچەی فەرمانبەرانی هەرێم چونکە موچە خۆرانی هەرێم لە هەرێم ژمارەیان زۆر زیاترە لە فەرمانبەرانی هەرێم ئەمە دیسان کێشەیەکە بەڵام ئایا موچە وەکو بەغدا لێدەیانە یان گۆڕانکاری لە موچە لە بەغدا دەکرێت ئێستا باش و خواشێکەیە لە بەغدا کە گوایە سولەمی ڕەواتب یان لیستی موچەی فەرمانبەران دەستکاری بکرێت بەڵام من پێم وایە ئەمە بابەتێکی سیاسیە زیاتر مزارەیەکە بۆ هەڵبژاردنەکان بەکاردێ زۆر زەحمەتە حکوومەتی عێراق دەستوەر بدا لەو بابەتە لە گۆڕانکاری لە سولەمی ڕەواتب چونکە ئەمە هەم بارقورسیەک لەسەر حکوومەتی عێراق دروست دەکەوام ئیحراجێتە بکرێت بەڵام ئەگەر کرا ئەگەر لە بەغدا کرا ئەکید فەرمانبەرانی هەرێمیش دەگرێتەوە هەر گۆڕانکاریەک لە بەغدا بکرێ ئێستا بەپێی ئەو ڕێکەوتنە سیاسی کە لەگەڵ بەغدا کراوە پێویستە فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە بەڵێ بە کورتی کەمتر لە خولەکێک ئیسو بۆ سوتەمەنی دەبێت لێرەش سوتەمەنی دام بکرێت دامی سوتەمەنی هەبێت بە کورتی بێ سوپاس دەکەم ئەو کات مادەم ئێستا با بڵین مەسلەی نەوت مامەڵەکردنەوە شتەکانی دراوەتە دەست بەغدا ئەمە پێویستە بەغدا بۆ خۆی لەو سوتەمەنیایان لەو نەوتەی کە لە هەرێم دەردێنرێت پێویستە بە هەرێمی کوردستان دابین بکە هەم لە بەنزین هەم لە نەوتی سپی هەم لە بابەتەکانی دیکە وەکو بەغدا پێویستە هەم لە درخەکە دامی بکە و هەم لە بڕەکەی کە پێویستە بۆی بێ ئەمە دەکەوێتە ئەستۆی بەغدا کە پێویستە لەسەری ڕێک بەڵام ئایا پابەند دەبێ بەوەیانە ئەمە بابەتێکی دیکەیە بەڵێ سوپاس دەکەم بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشوی سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی سوپاسی ئامادەبوونت دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بە هاوکاران خواتان لەگەڵ